الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی عزیز و خۆشەویست، ڕۆژی هەمووتان قبوڵ. خۆشحاڵم لە خزمەتتانە لە زنجیرەیەکی تری باسی ڕۆژ و نەخۆشینە. شادەم پێتان لە باسی ئەمڕۆیە باسی نەخۆشیەکانی گوچیلە ئەکەین. دیارە ئێمە وەکو مەنتەقەیەکی شاخاوی کە هەڵکەوتوین، بەردی گوچیلەمان زۆرە و کێشەی گوچیلەشمان هەیە. ئەو خۆشەویستانەی کە گوچیلەیان سستە بە شێوەیەکی کتوپڕ، واتە لە ماوەی مانگی یەکەمە کە سستی گوچیلەکە لیانەیە، ئەتوان ئەمانە بە ڕۆژوو نەبن، لەبەرەوەی کە پێویستیان بە چارەسەرە، پێویستیان بە ئاوی زۆرە، پێویستیان بە غەسلە، بۆیە ئەتوانن لە ماوەی بیدایەت تا بە ڕۆژوو نەبن و زۆر جاریش واجبە بێ لە سەریان کە بە ڕۆژوو نەبن، لەبەرەوەی کە زۆر جار ڕۆژوو زەرێریان لێدا، لەبەرەوەی کە چارەسەر و عیلاجەکەی خۆیان زەڕورترە لەوەی کە بە ڕۆژوو بن. غەیری ئەم حاڵەتە کە فەشەلی کەلەویە، ئەو کەسانی کە تووشی ئازارێکی زۆری گوچیلە ئەبن یاخود بەردێکیان دائەبەزێ، دیسان ئەمانەش دەتوانن بە ڕۆژوو نەبن، لەوەری کە ئەمانە دیسان پێویستیان بە ئاوێکی زۆرە و پێویستیان بە چارەسەرە. جگە لەمە حاڵەتی سستی گوچیلەی مزمینمان هەیە کە ئینسانەکە گوچیلەکانی میز دەرناکەن و میزەکە ئەگەڕێتەوە و ئینسانەکە ئاوسێ و هەناسەتونی و بێتاقەتی و قاجاوسان و کێشەی تری بۆ دروستەکە. ئینسانەکان دەتوانن لە غەیری ڕۆژی غەسلەکەیانە کە غەسلیان هەیە لە هەفتەیەکە جارێ یاخود دوو جار ئەتوان بە ڕۆژوو بن، و لە ڕۆژی غەسلەکەیانە ئەتوان بە ڕۆژوو نەبن و ڕۆژەکەیان بشکێنن. باقی ڕۆژەکانی تر چونکە شتەکە بۆ بە حاڵەتێکی کرۆنیک و مزمین ئەتوانن ڕۆژەکانیان بشکێنن لە ڕۆژی غەسلەکەیە و باقی ڕۆژەکان ئەتوانن پارێزکەن و بە ڕۆژوو بن، هیچ کێشەیەکیشان ئینشەڵا بۆ دروست نابێ. ئەو کەسانی کە بەردی گوچیلەیان هەیە دیسانە بە هەمان شێوە ڕۆژوو کاتی خۆی وا ئەزانرا ئەبێتە هۆی وشکبوونەوە و ئەبێتەوەی کەڵەکەبوونی بەرد لە گوچیلەیە. نەخێریستەکەنە بەحسی تازە، علمی تازە، غەیری ئەوی سەلماندووە، ئەڵێ ڕۆژوو ئەبێتە هۆی چڕکردنەوەی خۆی سۆدیۆم لە ناو گوچیلەیە، لەبەرەوە منعی دروستبوونی بەردی ترەکە. بۆیە ڕۆژوو چارەسەرە نەوەکو نەخۆشین. ئەو کەسانی کە بەردی گوچیلەیان هەیە زۆر بە ئاسانیەتوان بە ڕۆژوو بن، بە مرجێک لە پارشێوانە ئاو زۆر بخۆنەوە و لە بەربانگیشە زۆر ڕۆژوو بشکێن و دیسان و ئاوێکی زۆر بخۆنەوە و خۆیان زۆر وشک نەکەنەوە، خۆیان لەوە پارێزن کە تووشی جەفاف و تووشی خەزبوونەوەی میزەکانیان بن. خاڵێکی تر لە خاڵەکان سەبارەت بۆ نەخۆشانەی کە یەک گوچیلەشیان هەیە، خەڵکێک وازانەیە گوچیلی نەخۆشیە. نەخێر، یەک گوچیلە ئەندامێکی تەواوە لە ئینسانە و بەقەدەر ئەوەندە هەڵ ئاوسێ یاخود گەورە ئەبێ کە بەشی دوو گوچیلە ئیش بۆ ئینسانە کات. ئەم ئینسانە نەمادەم کێشەی هیچ چالاکیەکی ڕۆژانە و زەواج و مناڵبوونیان نییە، بە گوچیلەیەک ئەڕۆن بڕێوە، کەواتە ئەمە بۆ خۆی نەخۆشی نییە. ئینسانەکە توانێت زۆر بە ئاسانی بە ڕۆژوو بێ و هیچ کێشەیەک بۆ سەر گوچیلەی دروست ناکات. بۆیە بە شێوەیەکی گشتی غەیری حاڵەتەکانی ئازاری کتوپڕ یاخود سستی کتوپڕی گوچیلە هیچ کاتێک ڕۆژوو مانع نییە لەوەی کە خوا نەخواستە کێشەیەک بۆ سەر گوچیلەکان دروستکە بە پێچەوانەوە. ئەو ئەندامانەی کە ئەرکی پاکردنەوەی لاشەیان لەسەرە، وەکو گوچیلە، وەکو جگەر، وەکو جۆگەی هەرس، وەکو پێست، وەکو هەناسە پشوویەکەکەن و هەناسەیەک ئەدەن لە کاتی ڕۆژوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.